زەرەر یاخۆ دژی کەسایەتی تۆ بووە بۆ نمونە؟ وەک خۆی خۆم من مرۆڤێکی سیاسی نیم سیاسی نیم بەڵام کاری هوەری با بڵێن سیاسیم ئەنجام داوە چ بۆ کورد بێت چ بۆ وڵاتانی غێری کوردیش بێ بەڵام بێگومان لە داخلی کوردستان لە ناوخۆی کوردستان هەمیشە تۆ ئەگەر وەکو تاکە کەسێک ئەگەر دەنگت بۆ لایەنێکی سیاسی بە بەبێ ئیشکردنی مامەڵەی سیاسی ئەمە حەقێکی هەموو مرۆڤێکە و ئاسایی دەبێ ببێنرێ بێگومان لە تەرافی بەرامبەر و خاستە نەگەر تۆ لە شارێک بی بۆ شارێکی تر بچی بێگومان ڕەخنە باران دەکرێت بەشی چی لەم کەلتورە دەکەی بۆ نمونە ئەگەر لەگەڵ ئەو پارتەدانەبی پارتەکەی دیکە دژتە لەگەڵ ئەم پارتەبی پارتەکەی تر دژتە ینی لێرەش بەداخەوە لە کۆمەلگای کوردیدا ئەگەر بیانەوێ لە کەدارە بکەن بیانەوە بوشکێنن